نقطەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی ڕۆژ ئەوەی لایەنە سیاسیەکانی کوردستان دەیانویست پارلەمانی کوردستان بۆی کردن خولی بەهارەی پەرلەمانی 15 ڕۆژ درێژ کردەوە تا حزبەکان لەو ماوەیە ڕێک بکەون کابینەی نوێیەم لە پەرلەمان متمانە وەربگرێت. 84 پەرلەمان ڕەزامەندە کە وەرزی گرێدانی یەکەم ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 15 ڕۆژ درێژ بکرێتەوە. پارتی و یەکێتی دوو هێزە سەرەکیەکەی کوردستان گفتوگۆکانیان بەردەوامە تا هاوتەری بەیەک کابینەی نوێیەم پێک بهێنرێت و پارێزگارێکیش لە پشتی یەکێتی بۆ کەرکووک دابنرێت. پارلەمانتارێکی یەکێتی دەڵێت لەگەڵ پارتی نزیکین لە یەک. ئەم ماوەی کە ئێستا پشووی بەهارەی پەرلەمانی کوردستان درێژ دەکرێتەوە ئەمە دەرفەتێکی باش بێ بۆی کە یەکێتی پارتی پێکەوە لەسەر مێزی دانوستان بگەنە ڕێکەوتنێکی واقعی بۆ بتوانین هەنگاوەکان بەرەو پێشەوە بڕۆین. ئەوەی کە تا ئێستا هەیە دوایین پێشاتەکان لە تێگەشتنی باشەیە هەردوو لامان تێدەگەین لەوەی کە دۆخ هێرێمی کوردستان زۆر سەخت و قورس و ناهەموارە لەوە تێدەگەین کە خەڵک ماندووە خەڵک چاوەڕوانی پێکەنانی حکومەت و کارە تازەکانی کابینەی نوێی حکومەت هێرێمی کوردستانە و لە هەمان کاتدا هیمەتێکی باشمان کردووە بۆی کە لە یەکتێگەشتنێکی باشمان لە بیندا دروست بێت و بە زووی ئەم کابینێت تێپەڕین و پێک بێت. پارتی دیموکراتی کوردستان ئێستا ئەوە باش دەزانێت بەبێ یەکێتی کابینەی نوێم نە ئاسان لەدایک دەبێت و نەسەر پێش دەکەوێت. بۆیە پەرلەمانتارێکی ئەو حزبە دەڵێت هەموو گفتوگۆکانمان بۆ ئەوەیە لەگەڵ یەکێتی لەسەر هەموو پرسەکان ڕێک بکەوین. ما بریار دایا کو ام پشو درێژ بین گەل وەزعی سیاسی کوردستانê و دەرفەتێ بدەنە لایەنی سیاسی کو پتر نزیکەیەک بنەڤژ بەرەندێژی ئەف چەند ڕۆژێ دەهێنە درێژکردن بۆ ئەوێ وەرزی گرێدانê پەرلەمانی کوردستانê دەلیڤەیەکە باشن بۆ هەندێک لایەنین سیاسی دوان چەند ڕۆژێ مایشدا gelek و گفتوگوێ بکەن و سیڤیên xwe an کاندیدên xwe لای بکەن و سیڤیên xwe پێشکەی سەرکۆتییا پەرلەمانی بکەن. بە گوێرەی زانیاریەکانی کوردسات نیوز لە ماوەی 48 سەعاتی داهاتوودا جارێکی تر پارتی و یەکێتی لە شاری سلێمانی کۆ دەبنەوە بۆ ڕێکەوتن لەسەر پرسی دانانی پارێزگاری کەرکووک و پێکهێنانی کابینەی نوێیەم تاوەکو لە ماوەی یاسایی خۆیدا کە 12 تەمموزە هەم حکومەتیارێن پێک بێت هەم پارێزگارێکیش لە پشتی یەکێتی بۆ کەرکووک دابنرێت. هاوکەر عەبدوڕەحمان، کوردسات نیوز، هەولێر.